پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕەک و حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادەن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئالتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV. خۆشحاڵە من بنەر مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 20 مارسی 2024 لە 3 تەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە بایکۆتی هەڵبژاردنەکانی پەرلەمان لەلایەن پارتیەوە تەوەرێکی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. پاشان سەبارەت بە لافاو لە دهۆک و ئەوەی کە هەمیشە لە گەڕەکە هەژار نشینەکان خەڵکی زیانیان بەردەکەوێت و هۆکاری ئەمە چییە و چی ئەرکێک دەکەوێتە سەر دەسەڵات بەرنمەیەکی تری ئەمڕۆمانە. و لە کۆتاییشدا سەبارەت بە دیسان پرسی موچە و هاتنی پارە لە بەغداوە و بۆچی موچەدا بەش ناکرێت و ئەم ململانەی بۆ کوێ دەڕوات تەوەری کۆتایی ئەمڕۆی بەرنامەکانی پێشەنگ TVە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی عزیز، هەرۆک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بەو ڕاگەیانەی پارتی دیموکراتی کوردستان پێرێ دەری کرد کە بایکۆتی هەڵبژاردنەکانی دەی حوزەیرانی ئەم ساڵی پەرلەمانی کوردستان دەکات. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. خەسرە وسایە، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش و ماندوو نەبن.
مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دووشەمە 18 مانگ ڕایگەاند کە بایکۆتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکات. هۆکارەکەشی بۆ ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی گەڕانەوە کە ئەم دادگای سەرەتا نادەستوریە و پاشان بڕیارەکانی نایاساییە و ئەم هەڵبژاردنە گەر بەم شێوەیە ئەنجام بدرێ کە پێشوەختێک لای کراوەتەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا نییە. ئێوە ئەم هەڵوێست و ئەم بڕیاری پارتی بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ هەروەکو لە پرسیارەکەی ئێوە و هەروەها لە ڕاگەیانەکەی مەکتەبی سیاسی پارتیدا هاتووە، پارتی دەبینێ کە ماوەیەکی زۆرە کە فشارەکان لە سەری بۆ کورتکردنەوەی دەسەڵاتی پارتی هاوکات بۆ ئەو ئیمتیازاتانەی کە حکوومەتی هەرێم لە ڕابردووە هەی بۆ نهێشتن و کەمکردنەوەیان وای کردووە کە بگاتام هەڵوێستا بە تایبەتی بە دیاریکرایش ئێمە بین بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بەوەی کە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان نهێشتنی کورسی کۆتاکان هاوکات پێداچوونەوە بە دەنگی دەنگدەران و لە پاڵ ئەوەشە ئەو فشارانەی کە لەسەر بودجە و شایستە دایرەکانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە ماوەیەک کە بووە بە قەزێکی گیرروگاز و بە چارە سەرنەکراوی ماوەتەوە پارتی ئەبینێ کە ئەمانە فشارێکن کە لە قازانجی نییە. بەمانایە پارتی ئەوێ کە هەڵوێستی بەشداری نەکردنی لەم هەڵبژاردنەیە بکاتە کارتێکی فشار بۆەوەی کە ئەم ئیمتیازاتانە بجێڕێتەوە یا لانی کەم سنوورێکدانەیە ئەوەی کاڵێ ئەم هەڵبژاردنە نادەستوریە ڕێک بەمانای ئەوەیە کە ئەوێ بەرامبەر بەم قەرارانە ڕاوەستێ و مەسلەی هەڵبژاردن کە ئێستا هەم ئەوروپا هەم ئەمریکا هەم ئێران هەم وڵاتانی ناوچەکە تورکیا هەم خودی هێزەکانی کوردستان چاویان تێی بڕیوە بە تایبەتی بەدوایەوەی کە پەرلەمان لە کارا کەوتووە حکوومەتی کاربەڕێکەرە ئەمانە هەڵبژاردن بە دەرچەیە گەزان بۆەوەی کە جارێکی تر ئەم قوارەیە شەرعێت و ڕسمەتێکی بێ لەو سیستەمەیە کە بوویەتی. پارتی ئەم کارتەی بەدەستەوە گرتووە بۆەوەی کە بیەوێ ئەم فشارە ناکام کاتەوە و بەر بەم بە پێگی خۆی بەر بۆ فشارانە بگرێ کە ڕووی لە کورتکردنەوەی پێگەی خۆیەتی و دیفاع لەو پێگەی پێشووتری بکە وەکو هێزیی ئەسڵی لە هەڵبژاردنەکاندا دەستڕۆشتوو بێ و بتوانێت زامنی ئەو پێگەی خۆی بکە کە تا ئەسا بوویەتی. بەڵام خودی لێرەدا ئەم پرسیارە دێتەکایەوە بەڵام ئەم فشارانە لەکووە دێن هۆکاری ئەمە چییە بۆ وایە؟ ئێمە پێشتیش پێم وایە لەم بەرنامەکانی پێشەنگ تیڤیەوە ئێمە لەم بارانەوە قسەمان کردووە باسمان لەوە کردووە کە قەیرانێکی قوڵ لە چ لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی بەغا و هەرێم و بەغایە هەیە چ لەلایەن قەیرانێکی حکوومەتی لە ڕیزبەستنی ئەحزابەکان موقعیەتیان کە ئەوە خۆی ڕنگدانەوەی و ئاڵوگۆڕەیەکە لە ناوچەکە و جیهاندا کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە بەتایبەتی بە دوای تەواوبوونی شەڕی داعش هاوکێشێکی تازە هاتوتە پێشەوە کە هەم ئەمریکا هەم ئێران هەم دنیا وڵاتانی ناوچەکە هەوڵەدەن کە عێراق استقرار پێبن و هەوڵ بن دەسەڵاتێ دامەزن کە یەکپارچەی خاچی عێراق زامن کا بۆ ئەمەش ڕەوتی شیعەکان هەوڵەدەن کە دەسەڵات مرکزیکەنەوە ئەو هاوکێشەی کە پێشتر هەرێمی کوردستانی لەسەر بیناکرابوو دوای ڕوخانی حکوومەتی بەعەز ئاڵوگۆڕی بەسەرابێن و ئەو امتیازاتانە لە حکوومەتی هەرێم و وەرگرنەوە قوارەی هەرێم زەعیفکەن کە دیارە ئەمە بە زەرری یەکەم بە زەرری پارتیە. ئەمە بەسمەوەی کە بڵێم ئەمە وای کردووە کە ڕەوتی پاشەکشە پێکردن یا کورتکردنەوەی دەسەڵاتەکانی پارتی دەست پێ بکە خۆیان پێشتر ئەگەر باسییان لە اقتصادی سربەخۆ لە سربەخۆی کوردستانەکرد ئێستا هەموو باسی یەکپارچەی خاکی عێراق و بەغا سنتەری استراتیژە و هەنگاو بە هەنگاو ئەم ململانەیە دەستی پێکردووە و تا هاتووە پارتی و قوارەی هەرێم تەسلیم بووە بە قەرارەکانی دادگای فیدراڵ و بە حکوومەتی عێراقی. بەڵام لەم هەڵبژاردنە بەڕاستی پارتی مەسلەی هەڵبژاردن بکاتە کارتێکی فشار بۆ ئەوەی ئەم ڕەوەندە بە جۆرێک بەری پێ بگرێ یا سنوورێکی بۆ دانەیە ئەو موقعی هەرێمی قوارەی هەرێم و دەسەڵاتی پارتی بگەێنتە ئەو شوێنی کە خۆی خوازیارەتی. من پێم وایەوە ئێساش
ئەم ڕەوتە درێژەی هەیە لەسەر مەسلەی موچە لەسەر مەسلەی ناردنەوەی نەوت و غاز لەسەر بارحاڵ تعریفکردنەوەی دووبارە جێگە و ڕێگەی قوارەی هەرێم کە بەدەست پارتیەوەیە نابێ ئۆشمان لەبیر بچێ. ئێستا عێراق مەیدانێکە بۆ ململانی دوو هێزی گەورەی ناوچەیی کە تورکیا و ئێرانە مەسەن ئێران هەوڵەدا زۆرتر ڕوتی شیعەکان باڵا دەستکە و حکوومەت و دەسەڵاتێ دامەزێنێ و لەمەدا ئەوە ئیتلافی ئیداری دەوڵەت بوو کە پارتی جەمسەرێکی بوو ڕوو لە هەڵۆشانەوە کراوە بۆ ئێمە بینیمان مقتدا سەدر لە ڕوتی ڕووداوەکانە کە ئاماژەمان پێکرد کەوتە لاوە دواتر هەلبوو سیاسە سەرەی پارتیە. ئێستا هەموو هێزەکان هەوڵەدەن لە شیعەکان بەتایبەتی هەوڵەدەن پارتی دەسەڵاتەکانی کەمکەنەوە و بیخەنە نێو قوارەیەکەوە بەناوی قوارەی هەرێم لە چوارچەوەی هاوکێشێکی تازە دایبنێن کە ئەو پێگەی جارانی نەمێنێ بتوانێت بە ئارەزوی خۆی نەوت بنێرێتە دەرەوە باز اقتصادی سربەخۆ بکە خۆی دام و دەستگا پەیوەندی نێودەوڵەتیەکانی هەبێ خۆی سیستەم و دەسەڵاتێکی پەرلەمانی وای هەبێ کە هێزێکی چەکداری زەبەلاح و میدیایی لە دەسابێ. من پێم وایە ئەم هەڵبژاردنایە ئەم موقفی پارتی لەم هەڵبژاردنەیە ڕنگدانەوەی ئەم موقعی پارتیەوە پارتی وەکوتم وەک کارتێکی بۆ بەرگرتن بەم سنووری فشارەکانی دادگای فیدراڵ و حکوومەتی عێراقیە. سەرنجی بینەربێنمە سەر شاشە و خۆشم ئیدامی بەم وەکو پرسیارێک دەڵێت کە مەسعود بەرزانی ئەمڕۆ گوتی کە بایکۆت ناکەن بەڵکو داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەن. ئەوێ ئەوە پرسم کە ئەمە پێچەوانەی ئەو ڕاگانەی مەکتەبی سیاسی پارتیە یاخود هەمان داوایە؟ بە بڕای من ئەمە یاریە کە پارتییکە معلومە بەرامبەر بۆی ئێستا پارتی یەکلایەنەیە تۆ سیرکە لە ناو حزابەکانی کوردستانە هەموو حیزبەکان داواکەن کە هەڵبژاردن بکرێت لە کوردستانە بە تایبەتی کە چەند دەورە هەڵبژاردن لە کوردستان دواخراوە دام و دەستگا ئەوانەی کە خۆی پێڵەن دام و دەستگا شەریعەکانی هەرێمی کوردستان پەچی کەوتووە نە پەرلەمان شەریعەتی ماوە نە حکوومەتی هەرێمە توانێت قەرارێ دەرکا وەکو خۆیان پێڵەن حکوومەتی کار بەڕێکەرە و نە ئەتوانێت حتا مەسەلەی موچەی خەڵک بە هەموو ئەمانە مەسلەی هەڵبژاردنی کردوتە خاڵێکی مرکزی بۆ هێزەکانی کوردستان کە بتوانن جایتر ئەم سیستەمەی عادە بکەنەوە و ئەو بکەن. بەڵام ئەوەی کە مەسعود بەرزانی ئەیڵێ نوعێکە لە یاری ڕاگەیاندنێکە لەگەڵ لایەنەکانە ئەمریکانی گەرانی خۆی دەربڕیوە بەریتانیا هەروەها داواکە هەڵبژاردن بکرێ خودی کۆمیسیۆن داواکە کە ئامادەیە بۆ هەڵبژاردن پارتیەوەی ئەم فشارانە دیسانەوە خاو کاتەوە بە تایبەتی کە ئێستا هەموو دەڵێن چارەسەری کێشەی هەرێم هەڵبژاردنە هەموو واڵێن پارتی ئەم فشارە لەسەر خۆی کەم کاتەوە چکەسە تقریبان پارتی جگە لە هەوە ئاوازەکانی خۆی لە حیزبە تورکمانیەکان مەسیحیەکانەوانی کە وەک دەڵێن دروستکرای خۆیەتی و لە فولکەی سیاسەکانی پارتیا هەڵوێزەگرن ئەجینا هیچ کەس بایکۆتی هەڵبژاردنی نەکردووە ئەوانەی کە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە بەشدارن. بۆیە مەبەسم وێ ئەو بانگەوازەی مەسعود بەرزانی بۆ دڵنەواییکردنی ئەمریکایە نابێ ئۆشمان لەبیر بچێ. ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە تاریخی خۆیان توانوێتی لە یەک چرکە ساتە لەم پەڕەوە بۆ ئەو پەڕی هەڵوێستی خۆی بگۆڕێ یعنی لە مەسلەی ڕیفراندۆمە لەسەر مەسلەی مەسەود ڕیفراندۆم ئێمە ڕیفراندۆمەکەین و سەر بەخۆی و دەوڵەتی کوردی ڕاگەیەنین بەڵام لە 24 سەعاتە وەختی فشارەکان لەسەریان تونبووە پاشەکشیان لێکرد و هەمووشیان تەسلیم کرد لەسەر مەسلەی نەوت دەروەها ئێمە اقتصادی سەربەخۆی خۆمان دەوڵ و زوڕنان لێدا بۆەوەی کەیتر لە مودوا کورد خۆی خاوەنی نەوتی خۆیت و خۆی ئەینێرێتە دەرەوە خۆی ئەنواعی تەبلیغات و پروپاگەندەیان بۆ کرد بەڵام وەختێکی ئێستا دەبین خۆیان نەوتیان تەسلیم کردووە و ئەڵە نەوتی هەموو عێراق و ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا داهاتی نەوت دابەشەکەین یعنی مەبەسم وێ لە هەموو شتێکەوە بووە لە سەر مەسەلەی کەرکووک وەختێکە کێشە لەسەر کەرکووک بوو لە 16 ئۆکتۆبەرە پارتی هاواریە کرد کە ئێمە بەقاومە دەکەین ناڵێن حکوومەت وابکەوە بکە بەڵام هەڵاتن لە سەردەمانی ئەم مەسەلەی هەڵبژاردنە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا لایەنەکانی تر هەردوێنێ یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان بەیاننامەیان دەرکرد و ڕانگەین کە ئەوان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنن لە کاتی خۆیاندا ئەمەیان لە چیەوە سەرچاوی گرتووە کە پێداگیری دەکەن هەڵبژاردندا کاتی خۆیدا بکرێت بە دوای ڕاگەانەکەی پارتی
بەڵێ بەڕای من ئەوە ڕنگدانەوەی ئەو قەیرانە حکوومەتیە کە پێشتیش ئاماژەمان پێکرد لە کوردستان ئەوەی کە ریزی حسابەکان تێک چووە پارتی خەتی ئیستراتیژیکی هەیە بۆ ئیدارەی هەرێمی کوردستان و درێژدان بە موقعی خۆی یەکێتی نیشتیمانیش وەکو لایەنی دووهەم و وەکو دوو حیزبی سەرەکی ئیستراتیژیکی تری هەیە ئەوە ڕنگدانەوەیە کە پارتی هەموو سیاست و استراتیژی خۆی لەژێر ناوی داکۆکی لە قوارەی هەرێمی کوردستان و وەک دەستکەوتی گەلی کوردستان و خوێنی شەیدان و ئەم شتانە لە پاڵدانەوە بە تورکیا و بەو خەتا ئەوێ بە ململانەیە بە تونکردنەوەی کێشەکان لەگەڵ حکوومەتی عێراق و لایەنە شیعەکانە ئەم موقعی خۆی بپارێزێ بەڵام بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی دەمێکە سەرۆژێر بۆتەوە بۆ بەغا و ئیستراتیژی خۆی لەگەڵ بەغایە جووت کردو بۆەوەی کە ئەوەی کە قوارەی هەرێم بپارێزێەوەی کە پێگەی خۆی بپارێزێ یەکێتی لە ڕێگای ناودەستی لایەنە شیعەکان و پاڵدانەوە بە حکوومەتی عێراق بەتایبەتی لەگەڵ ئەو حەزابانی کە لە خەتی ئێرانان و بتوان هەوڵ بن پێکەوانێ پارتی دەستکۆتاکەنەوە فشارەکانی لەسەر تونکەنەوە بە بڕای من ئەوەی کە یەکێتی ئەڵێ بە انتخابات کە هەڵبژاردن بکرێ خۆی یەکێک بۆ لەو لایەنانەی کە پێشتر ناڕازی بووە بە و ئەنواعی تاکتیک و پێچ بە دەورە و بلۆفی لێداوە بۆی کە بە هەڵبژاردنەکانی دوا خستووە وەک چۆن ئێستا پارتی لەژێر ئەوەی کە بەشداری ناکایوێ عەرقەلە بخاتە بەردەم ئەم هەڵبژاردنەوە یەکێتیش پێشترم کاری کردووە چەند جار سەرۆکایەتی هەرێم هەڵبژاردنەکانی تاخیر کردووە ئەگەر ئەم جارە پارتی بێ پێش جارەکانی تر لەسەرێکەوەیکێتی بووە ئێستا یەکێتی ئەو وەزع بە قازانجی خۆیە بینێ بە تایبەتی بە دوای ئەوەی کە دادگای فیدراڵ سیستەمی یەک بازنەی هەڵوەشانەوە کردی بە چەند بازنەیەک و سیستەمی کورسەکانی کۆتایی ئیلغا کردەوە یەکێتی لەمە ئەمە بە دەستکەوتی خۆی زانێ و پێی وایە لە ڕێگای ئیستراتیژی تێکەڵکردن و بەستنەوەی مەسیری کوردستان بە استراتیژ و سیاستێکە شیعەکان لە عێراقایەکان لەم ڕێگایەوە توانێت قوارە و دەسەڵاتی ناوچەی خۆی بپارێزم پێم وایە ئەوەی کەیکێتی بانگوازەکە کابێ لە کاتی خۆیان بکرێ حسابەکانی تریش درێژەی ئەمن نەوەی نوێ هەروە بزوتنەوەی گۆڕان هەروە ئیسلامیەکانیش بە هەمان شێوە لە دژایەتیکردنی پارتیە هەوڵەدەن زیاتر ئیستراتیژی حیزبەکانی شیعە و ڕوتی مرکزیت لە عێراقا بەرامبەر بە پارتی قوتکەنەوە و لەم ڕێگایە و پێگەی خۆیان زامکەن پێم وایە ئەوەی کە داکۆچی لەواکەن کابێ هەڵبژاردن بکرێ ڕنگدانەوەی ئەمەیە بەڵام ئەگەر هات و پارتی سوور بوو لەسەرەوەی کە بەشداری هەڵبژاردنەکانی نەکرد دەوترێت کە بێ پارتی وەکو هێزی یەکەم لە ئێستای کوردستاندا هەڵبژاردن ئیمکانی ئەنجامدانی نییە ئایا سەرنجام پارتیش بەشداری هەڵبژاردنەکان دەکات وەکو بۆ چوونێک هەیە پێی وایە کەسە ئەمە گەمێکی سیاسی و سەرنجام پارتیش بەشداری دەکات یاخود ئەگەر بەشداری نەکرد هەڵبژاردن ئەنجام دەدرێت طبعا بە دڵنیاییەوە ئەگەر پارتی بەشداری لە هەڵبژاردنانەکە ممکن نییە ئەم هەڵبژاردنە بکرێت دلیلەکەشی ڕۆشنە چونکە قەزێکە هەڵبژاردن نییە قەزەکە ئەنجامی هەڵبژاردنەکانە ئەگەر پارتی هەڵبژاردن بەشداری نەبێ هەر حیزب ئەکسەرێتی کورسەکان بێنێتەوە لە چارچووی سیستەمێکە خۆیان داهێناوە پارتی چۆن دەسەڵاتی تەسلیمەکە پارتی زێڕەوانی و دام و دەستگای حکوومەت تەسلیمی حیزبی براوەکە هەروکو چۆن یەکێتی نایکا پارتیش نایکە آخر خۆی کە مەلا بەختیارکاتی خۆی یە کورسی ژوێینەوە دەسەڵات تەسلیم ناکەین ئەوەیە بەڵام ئەوەی کە پارتی بەشداری نەکا بە دڵنیاییەوە هەڵبژاردن ناکرێت سەبارەت بە بەشەکانی تری پرسیارەکەتان معلومە پارتی یاریەکە یاریکی سیاسیەکە وەکوتم هەوڵەدا هەڵبژاردن بکاتە فشارێک بۆ ئەوەی کە ئیمتیازاتەکانی خۆی بجێڕێتەوە یالانی کەم ئەو فشارانی کە لەسەرەتی خاوی کاتەوە یا ئاڵوگۆڕێک لە مووقعی فشارەکان و ئەو مامەڵەی کە حکوومەتی عێراقی و دادگای فدراڵەکە پێک بێنێ هەر ئێستا دادگای فدراڵی ڕایگەیاندووە کە مەسەن بۆن لەسەر مەسەلەی موچە ئەبێ موچە بدرێ و ئەمانگەژ حکومانەکانی تر بدرێەوە تا وەکو خوانەڵێ بەلەوعی پاریان کردوتەوە و وەجبە وجبە خەریکم پارانێرن یا ئەوەی کە پارتی هەر ئێستا وەفدی بەڕێوێ بۆ لای حسابەکانی عێراق هەوڵەدا کە ئیمتیازیان لێ وەرگێ بە شێوەیەک لە شێوەیەک پێگە و جێگا و ڕێگای خۆی زامن کا لەم هەڵبژاردنانەیە لە داهاتووی هەڵبژاردنەکاندا بە بڕای من بۆیە ئەم گەمەیە درێژی هەیە ئەوە بەمانایەوە نییە کە پارتی ناوێ بەشداری بکە تا ئەو شوێنەی ئیمکانی ببێ
ئەم سراعە کێشە پێدێ هەتا تا ئاستیەوەی کە انتخابات درێژ کاتەوە ماوەکەی درێژ کاتەوە چوزانم ئەو ڕەنگە کەوتۆتە سەر تەوازنی هێز و فشارەکانی پارتی بە تایبەتی و لایەنگرانی تا چەند ئەتوانن بە ئەوەی کە لە ڕێگای بەشداری نەکردنەوەوانێ بە ئامانجەکانی خۆیان بگەن بۆیە من پێم وایە ئەمە کێشمەکێش لە ئەسا کێشمەکێشێکی سیاسیە لەسەر ئەساسی ئەو قەیرانەی کە لە نێوان پەیوەندیەکانی هەرێم و بەغا و لە نێوان هێزە سیاسەکانی کوردستانە سەری هەڵاوە ئەوە دیاریەکە کە ئایا پارتی سەرنجام بەشدارە بێ یا ئەکشێتەوە بەڵام قەتعان ئەگەر پارتی بە سەراحەت و ینی قاتعانە با بڵین لێبڕاوانە بەشداری لە هەڵبژاردنەکە لە کوردستانە هەڵبژاردن بشکرێ هیچ نەتائیجێکی نامێنێ و بە عەکسەوە کوردستان خەتە دۆخێکی لێرەواری کێشمەکێشێکی تونتر لە نێوان ئەحزابەکانی ناوخۆی کوردستان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی داهاتوو و لەسەرەوەی کە ئایا حکوومەت چۆن تەشکیلە درێت چێ تەشکیلێکرێ پارتی چ هەڵوێستێکی تریە بێ بۆیە من پێم وایە ئەم هەڵوێستەی پارتی ئەگەر قاتعانە بەشداری نەکا هەڵبژاردنەکانیش بە ئاسایی بەبێ پارتی تێپەڕێ بەڵام کوردستان دەباتە نێو دۆخێکی ئاڵۆسترەوە و لێکەوتی زیاتری بینی حیزبەکان ئەگاتە ڕوبەڕووبوونەوە لەسەر ئەوەی کە حکوومەت چۆن تەشکیلە درێ پارتی چ کاردانەوەیشێ بێ ئەمە ئەو هەڵوێستی پارتیەکە نەکرد مەسەلە انتخابات بەڵکو وەزئی گشتی کوردستان لە بەردەم دۆخێکە ڕاگرتووە کە ئەنواعی لێکەوتەیە بێ کە ئینسانەکرێت لە داهاتووە زیاتر لەم بارەوە قسە بکە و چاوەڕوانی بکە بەڵێن بابەتە هێنێ زۆر زیاتر قسەی لەسەر بکرێ بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکانمان لەوە زیاتر ڕێگە نایە بە هیوای لە بەرنامەکەین داهاتووتردا بتوانین ئیدامەی بدەین. خەسرە سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کا لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوە دووبارە ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان وچانێکی بچووک و پاشان سەبارەت بە هۆکاری لافاو و زیانەکانی لە ناوچە هەژار نشینەکان بەرنامەیەکمان دەبێت لاگەڵمان بمێنەوە. ماڵە بینەرانی ئازیز هەروەک لە دەستگا ڕاگەانەکان و بینیتان کە دوێنێ لافاوێکی فراوان لە ناوچەی دوهۆک ئەنجام دراوە وەکو پێشتریش لە هەولێر و چەند ناوچەیەکی تری کوردستان کاتێک باران دەبارێت بە ئاسانی لافاو ڕوودەدات و با زۆریش ئەو ناوچانە دەگیرێتەوە کە دانیشتوانەکەی هەژار نشینن. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ شاخەوان ناسەح لە تۆڕی هاوکاری کۆمەڵاتیەوە. شاخەوان ناسەح ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەتان باش و ئێوارەی هەموو بینەرانی تەلەڤیزۆنی پێشەنگ باش. لەو پرسیارەوە دەست پێ بکەم جارێ باران ڕووداوێکی سروشتیە بەڵام بۆچی لە کوردستان هێندە لافاو بە دوای خۆیدا دەهێنێت؟ ئێمە ئەگەر بێت و سەیرێکی بکەین هەر جارێ خۆتەڵیت باران ڕووداوێکی سروشتیە ئەمە لە هەموو دنیاە هەیە با بڵێنەوە بۆ ساڵە لە ئەڵمانیا ڕوویدا لە چەند وڵاتێکی تریشە ئەم لافاوە هەر هەیە شتێکی سروشتیە بەڵام هۆکارەکانی دروستبوونی لافاو ئەگەر ئێمە سەیرێکی بکەین لە ڕووی زانستیەوە ئەگەڕینەوە بۆ چەند خاڵێک یەکێک لەوانە زیادبوونی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنە کە لە بەرگە هەوای زەویە کۆبۆتەوە و پلەی گەرمی بە ڕادەیەک بەرز کرۆتەوە نزیک بۆتەوە لە دوو پلەی ینی لە دوو پلەی زەوی بەرز بووتەوە. ئەم بەرزبوونەوەی پلەی گەرما لە زەویە و قەتیسکردنی ئەو گەرمایە لە ناو زەویە ینی ئەو دوانۆکسیدی کاربۆنە کە کەڤەرێکی بە دەوری بەرگە هەوای زەویە دروست کردووە ئەو گەرمایکێتە ناو زەویەوە ناهێڵێ ساردبوونەوە ڕوودات ناڵێ بگەڕێتەوە بۆ دەرەوەی زەوی. ئەمە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی لافاوە. یەکێکی تر لە هۆکارەکانی دروستبوونی لافاو بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمبوونی ژمارەی بەنداوەکانە و کەمی ژماری درەختەکانە چونکە درەخت بە جۆرێک ڕێگری ئەکا تا ڕادێک لە لافاوەکان و بەنداوەکانیش ئەو ئاوانە لە خۆیانە کۆکەنەوە و ناهێڵێت ڕێژەی ئاوەکە زۆر بەرز بێتەوە. سێم شت پیسبوونی ژینگەیە کە پیسبوونی ژینگەش ئەو گەرمیە پلە گەرمیە بەرزەکاتەوە و
بە تایبەتی پلاستیک و شوشاکە ئەمڕۆ زۆر بە ڕێژێکی زۆر هەیە لە ژینگەیە و بە ئەنتی ژینگە ناوەبرێ. بەڵام بۆچی لە کوردستانە هێندە زۆرن ئەکرێ ینی ئەمە لە هەموو ئەمانەدا کەم و کورتی هەیە؟ هەروەکو وتم بڵێ کوردستان لە با بڵین لە کوردستانە ژماری بەنداو زۆر کەمە، یعنی ئەمەوەی کە لە کوردستانە بەنداومانەیە چەند بەنداوێکە بە 50 دەسەر بژێردرێ، بەڵام وڵاتانی دنیابیریان لەوە کرۆتەوە بۆ ڕێگری، چونکە وەکو ئەزانین بەنداو بۆ ئاوی شیرینە، یعنی تۆ ئاوی شیرین نیعمەتێکی سروشتیە کە بەهۆی سروشتەوە بەهۆی گەرمبوونی سروشتەوە ئەو ئاوی دەریاکان گەرمە بێت و ئەبێ بە هەڵم و لە بەرگە هەوای زەویە کۆ بێتەوە، کاتێک کە ساردبوونەوە ڕۆدات ئەبێتەوە بە باران و دا ئەبارێت کە ئەو ئاوە سروشتیە ئەکرێ لە بەنداوەکانە کۆ بکرێتەوە، مرۆڤ ئیسفادەی لێ بکە بۆ خواردنەوە، بۆ خۆشوەردن، بۆ پێداویستیەکانی ڕۆژانی کە ئاوی سوێر ئاوی دەریاکان ئەم ئیسفادەی نییە. ئەگەر ئەو ئاوە گل بدرێتەوە ئەم ئیسفادانی ئەبێ بۆ مرۆڤ و لە هەمان کاتا ڕێگری لە دروستبوونی لافاوەکانەکە تا ڕادەیەک، بەڵام هەنێ جار هەیە ئەو ڕێگریەش چۆنەڵیت هەر بەردەوامی بە لافاوەکانەدا، بەڵام ڕێڕەو بۆ ئاوەکانەکرێتەوە کە بەرەو بەنداوەکان بڕۆن و ژمارەی لافاوەکان کەمتر کاتەوە. ئەمە یەکێک بۆ کارانە بێگومان پیسبوونی ژینگە لە کوردستان و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر بڵاوە، لە هەمان کاتا بەکارهێنانی با بڵین کارگەکان ئەو دووکەڵ و دوانۆکسیدی کاربۆنی کەی خەنە بەرگە هەواوە، لە هەمان کاتا ئۆتۆمبیل ژماری ئۆتۆمبیلێکی زۆر کە ڕۆژانە ئەو دوانۆکسیدی کاربۆنە خاتە بەرگە هەواوە و لە هەمان کاتا کارگە و ئۆتۆمبیل و مۆلیدەکان کە لە کوردستانە ژمارێکی زۆر مۆلیدە هەیە. ئەمە هەمووی هۆکارە بۆ طبعاً ئێمە کە ئەزانین کوردستان لە چاو وڵاتە زلهێزەکانی وەکو رووسیا و سین و ئەمریکا و ئەمانە ژمارێکی زۆر کەمتر لە تەواوی ڕۆژهەڵاتی ژمارێکی زۆر کەمتر لەو دوانۆکسیدی کاربۆنە ئەخەنە بەرگە هەواوە، بەڵام لە هەر شوێنێکی دنیاە ئەم زەویە وەکو باڵۆنێک وایە، تۆ لە هەر شوێنێکی دنیاە پیسبوونی ژینگە ڕووبدات ینی ئەو دوانۆکسیدی کاربۆنە بکرێتە بەرگە هەواوە، گەرمی بۆ پلەی گەرمی زەوی بەرزەکاتەوە لە هەر شوێنێکی دنیاە بێ، بە تایبەتی ڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ژماری درەختەکان کەمن و ژماری بەنداوەکان کەمن، ئەم هۆکاری لافاوە زۆر بە ئاسانی ڕۆدات. لە وڵاتانی ترکە ڕێگریان لە لافاو کردووە، زیاتر هۆکارەکەی زیادبوونی ژماری درەختەکانە، پاکردنەوەی ژینگەیە، فلتەردانانە بۆ کارگەکان و ئۆتۆمبیلەکان و مۆلیدەکان کە بەکاری هێنن. بەس لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو ڕێنمایانە جێبەجێ ناکرێ و لە هەمان کاتە بەنداوەکانی ژماریان کەمە بێگومان لافاو دروستە بێ. بەڵام ئەم معلوماتانە ینی زانراون ژماری بەنداوەکان دۆخی ژینگە ئەوەیە کە هەیە، ئەرکی دەسەڵاتدار چییە کە کارێک بکە بۆی کە ڕێگری لە لافاو بگرێت و ئەو زیانانە ئەنجام نەدرێت و بەدی نەکەین کە لە ماوەی ڕابردوو ساڵانی ڕابردوودا بینیومانە؟ بێگومان ئەم زانیاریانی کە من ئێڵێم هیچی تازە نییە، بەڵام زانستیە و لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە کە ئەو بڕێکی زۆر لە ئاوی سەرزەوی بووە بە هەڵم و لە بەرگە هەوای زەویە، یعنی تۆ لە بەرگە هەوای زەویە ژمارەیەکی زۆر هەڵمی ئاو هەیە کە هەورە و بە هەڵما هەیە لە بەرگە هەوای زەویە لە هەر ساردبوونەوەیەکە کارەساتی گەورە لەو وڵاتانە دروستەکە کە حکوومەتەکانی دەسەڵاتەکانی کەم تەرخەمن بەرامبەر بە ژیان و گوزەرانی خەڵکەکەی. بێگومان لە کوردستانە وەکوەوەی کە خۆمان ئەزانین ئەمان دەستیان لە موچەی خەڵکا هەیە، یعنی تۆ پێش هەموو شتێک موچەی خەڵک بە بارەمتە گیراوە لە کوردستانە، ژیانی خەڵک ئەسڵەن گرنگ نییە بۆ دەسەڵاتداران. ئەوەی کە دەسەڵاتدارە لە کوردستانە لە مەسئولێکەوە بیگرا، لە سەرگردەی حزبێکەوە بیگرا، لە بەرپرسی دەسەڵاتیەوە بیگرا، هەر کامێکیانە بینی گردێکی بۆ خۆی داگیر کردو و لەسەر گردێک بۆ خۆی ئەژی، ینی ژیانی خەڵکەکەی ئەسڵەن بۆ گرنگ نییە. چواردەوری درەختە کە هەوایەکی پاک هەڵەمژێ، لە هەمان کاتا خەڵکەکەش لە ناوچە هەژار نشینەکانە ئەتوانن بە حکمی ئەوەی زەوی و خان و بەرە و ئەوانە لەو شوێنانە هەرزانە، بۆیە خەڵکی هەژار ڕۆکاتە ئەو ناوچانە، ئەو ناوچانەش گرد و تەپۆلکە و ئەوەی کەم تایەکە خەڵک بتوانێت هەرچی گردەیە لە کوردستانە لەلایەن
دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و داگیرکەوە ینی وەکو شتێک وەکو ئاماژەیەک خۆیان ئەزانن کە ئەم کارە ساتانە لێتە پێشەوە و خۆیان دوورەگرنەوە لە کارە ساتەکە بەڵام خەڵکە فەقیر و هەژارەکە بەر ئەم کارە ساتە ئەکەوێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردووە وەکو ئەوەی کە ئەیبینین سەرمایهداری چاوچنۆکی دنیا هەمیشە لە خەمی پارە کۆکردنەوە و جیرفان پڕکردن و ئەمە بووە ئەسڵەن ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکی بۆ گرنگ نەبووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش ئامرازێکە بۆ ئەو دەسەڵاتی سەرمایهداری جیهانی کە بەسەر تەواوی دنیاە باڵی کێشاوە لەم چوارچێوێشە ئەویش هەر تەماح و پارە کۆکردنەوەیە بە هیچ شێوەیەک بیری لە ڕێگەیەک نەکردوەوە بۆ چارەسەرکردنی ژیانی خەڵک. ئەوە مەسەلەن یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردووە یعنی بە تەجروبە دەرکەوتووە کە هیچ کاتێک و بە هیچ شێوەیەک ژیان و گوزەرانی خەڵکی بۆ گرنگ نەبووە. ئەو پرۆژانەشی کە دروستی ئەکا لە کوردستانە مەسەلەن ئەبینین لە هەولێرە ژمارەیەکی زۆر پرۆژە دروست کراوە. ئەو پرۆژانە بوونەتە هۆکار کە لە چۆنەڵی ڕێڕەوی مەجاریەکانیان ڕێڕەوی ئاوەڕۆکانیان بۆ ئەوان باشە بەڵام بۆ خەڵکە فەقیر نشینەکان و گەڕەکە هەژار نشینەکان ڕێڕەوی ئاویان نییە بۆیە ئاو لەو شوێنانەیە پەنگە خواتەوە و لافاو دروستە بێت. لە هەمان کاتە ئەوەی کە من ئەیبینم کە من هەستی پێەکەم تەنها ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لە ڕیشە هەڵکێشانی ئەم دەسەڵاتەیە لە هەرێمی کوردستانە تاوەکو دەسەڵاتێک بێت بیر لە ژیان و گوزەرانی خەڵک بکاتەوە بەنداوەکان زۆرکە ژماری دار و درەختەکان زۆرکە ڕێڕەوەکان ڕێڕەوی ئاوەکان زۆرکە مەجاریەکان زۆرکە تا ژیانی خەڵک پارێزراو بێ لە ئەم لافاوانی کە دروستە بێت. ئەمێ بۆ دڵنیایی ئەو پرسیارش بکەم کە ئێستاە لە دۆخی ئێستاە دەسەڵاتدارانی کوردستان دەتوانن ڕێگە لەم لافاوانە بگرنیان لانی کەم لەو زیانە زۆرانەی کە لە ئەنجامی لافاوەکاندا دروست دەبن ئەمە هەر بە تێوەری شتێکی مەحاڵە یاخود لە دۆخی ئێستاشە ئیمکانی هەیە. زۆر زەحمەتە من تەسەور ناکەم حکوومەتی هەرێمی کوردستان لەم دۆخەیە بتوانێت هیچ کارێک بکات چونکە ئەمە ئەساسیکی وێ سەرەتایەکی وێت تۆ بێ ئەو سەرەتایەت دروست کرد بێ ئەمان ئەو سەرەتایان دروست نەکردووە. چەندین ساڵە ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە لایەنەکانی پەیوەندیدار بە ژینگەوە ئەبیستین کە بێ ژمارەی بەنداوەکان دروست کرێ. مەسەڵەن لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێشتر باسەکرا 20 بڕیاری دروستکردنی 20 بەنداو درابوو کە لە کوردستانە دروست کرێ کە یەک بەنداوی دروست نەکراوە لە ماوەی 33 ساڵی ڕابردووی ئەم دەسەڵاتەیە لە هەرێمی کوردستانە. بۆیە یعنی ئەمان چۆنەڵی سەرەتاییان بۆ ئەو کارەساتە دروست نەکردووە هەوڵێکی سەرەتاییان بۆ ڕێگریکردن لەو کارەساتە نەداوە. بۆیە بە هیچ شێوەیەک زۆر زەحمەتە بتوانن ڕێگری لەم لافاوانە بکەن ئللا ئەوەیە کە بە زووترین کات دەست پێ بکەن و ژیانی خەڵکیان بۆ گرنگ بێ. ئەتوانرێت مەسەلەن کەمێک بە ڕێگەی سوزانم دروستکردنی شارەوانی با بڵێن لە شارەوانیەکانە لیژنەیەک دروست بکرێ و تا ڕادەیەک ئەم کارەساتانە کەم کرێتەوە شورایەک دروست کرێت بۆ ئەو لافاوانە ڕێڕەوەکەی بگۆزرێتەوە بۆ شوێنێکی تر کە ئەمان ئەوەش ناکەن. وەکووتم ژیانی خەڵکیان بۆ گرنگ نییە. موچەی خەڵک 5 مانگە خەڵک موچەی وەرنەگرتووە لەسەر موچەی خۆی خەڵک ڕۆژانە برسیبوون زیادەکە لە کۆمەڵگەیە. ئەبینین ئێستا لە بوارێکە ئیشەکەین کە خزمەت بە خەڵکانێکین خەڵکانێکی هەژار کاوانی کە پێویستیان بە خۆراکە پێویستیان بە دەرمانە پێویستیان بە چارەسەرە ئەمانە هەر هەمویان ئەبینین لە کێشەیەکی زۆر گەورەیان ڕۆژانە کێشەکانیان زیاتر بێ فەقیری ڕۆژانە زیاتر بێ ژماری مردن ڕۆژانە زیاتر بێ لە بەرامبەرە دەسەڵاتیش هیچ باکی نییە و ئەسڵەن موچەی ئاخیر جاریشەوە تا بەشی ئەو خەڵکە فەقیر و هەژارە نێردراوە لەلایەن بەغاوە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەمان دەستیان بەسەرا گرتووە و دابەشی ناکەن بە هۆکاری ئەوەی بندیوارەکانی خۆیان موسیان بۆ نەهاتووە. دوا پرسیارم باز ئاماژەتان بۆ کرد کە دەسەڵات ژیانی خەڵکی بەلاوە گرنگیە بۆ چاوەڕوانیەک ناکرێت لەوەی کە دەسەڵات بتوانێت لە ئایندەدا لانی کەم لە ئایندێکی نزیکدا بەربەم کارەساتانە بگرێت. بەڵام خەڵکی خۆیان دانیشتوانی ئەو ناوچە هەژار نشینانەی کە ئەکرێ مەترسی لافاوێکی تر ڕوبەڕوویان بێتەوە ئەوان هیچ شتێک ئەتوانن بکەن هیچ دەسەڵاتێکیان هەیە و یان ئەتوان لانی کەم چی بکەن بۆ ئەوەی کە
بە کەمترین زیان لە لافاوی داهاتوو تا دەرچن. بەداخەوە خەڵکی ئەو ناوسە هەژار نشینانە بە تەسەوری من ینی ئەوەی کە بۆیان بکرێت تەنها ئەوەیە یەک بگرن یەکدەنگ بن لە بەرامبەر ئەم دەسەڵاتەیە بۆستنەوە فشاریشان بۆ بێنن کە کاریان بۆ بکە کە شوورایان بۆ دروستکە ڕێڕەوی ئەوە بگۆڕێکە یێتە ناو ژیانی خەڵکەوە. دوای ئەوە لەسەر تاسەری کوردستانە لە هەرێمی کوردستانە خەڵک زۆر بەجددی فشار بۆ دەسەڵات بێنێ کە ژماری بەنداوەکان دروستکە ژماری درەختەکان زیادکە کە شوورایەک بێ بۆ ئەو ناوسانی کە ئاو دێتە ناو ژیانیانەوە لافاو دروستە بێ لە ژیانیانە ئەجینا خەڵکی وەکو خۆی زۆر زەحمەتە بتوانێت ئەو کارە بکە و ناشکرێت بەداخەوە. شاخەوە ناسەح لە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بووە و هەر بژی. ئازیزان وچانێکی بچووکی تر و پاشان دووە بەشی بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە پرسی موچە لاگەڵمان بمێننەوە. مەڵێ بینەرانی ئازیز دیسان پرسی موچە پرسێکی گەرمی ئەمڕۆی کۆمەڵگایی کوردستانە. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش وەسڵاوم هەیە بۆ خۆت و بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. دیسان باسی موچە بۆ تۆ باسێکی گەرمی ئەمڕۆی کۆمەڵگای کوردستان دەوترێت کە لە بەغداوە بڕی 570 ملیار دینار گەیشتووەتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڵام ئەم هێشتا ئەم بڕە پارەیە هێشتا دابەش نەکراوە وەک موچەی فەرمان بەران. هەڵبەت هۆکار باس کراوە کە بۆچی بەڵام ئەمەوێت لە ئێوە پرسم کە لە ڕوانگەی ئێوە بۆچی لانی کەم ئەم پارەی کە هاتووە وەکو موچە دابەش ناکرێت. بەڵێ جارێکی کە سپاس بۆ ئێوە هۆی دابەش نەکردنی موچە دیارە لە هەر دەورانێکدا مەسەلەی موچە پەیوەندی بە کۆمەڵێک مەسەلەی تایبەتی کەوە هەیە. ئەم جارەیان ئەگەر پێشووتر مەسەلەی موچە بە پلەی یەکەم دەسەڵاتی هەرێم لی بەرپرسیار بوو و دەسەڵاتی سیاسی هەرێم بەرپرس بوو لەوەی کە پرسی موچەی فەرمانبەران هەڵ بکات و لە کاتی خۆیدا موچە دابەشکە لە کاتی خۆیدا موچە بێت. بەڵام ئەم جارەیان دوایەوەی کە لە ژێر گوشارێکی زۆردا دوایەوەی دادگای فیدرالی لە چوارچێوەی بڕیارەکانی خۆیدا بە بڕیارێک پرسی دابەشکردنی موچەی لە دەسەڵاتی سیاسی هەرێم سەندەوە و دابەشکردنی خستە سەر ئەستۆی بەغدا و هاوکاتیش بانقەناوەندیەکانی کردە ڕێگەیەک بۆەوەی کە ئەو موچەیە دابەش بکرێت. بەڵام لەگەڵ ئەوەدا کە موچەی فەرمانبەران هاتووە بەڵام یەکێتی و پارتی هەردوو لا دیارە بەیەکەوە بڕیاریاندا و موچەیە دابەش نەکەن. پاساوی دابەش نەکردنی ئەم جارەیە ئەوەیە کە گوایە ئەو پارەی کاتوە تەنها موچەی فەرمانبەرانە هاتووە و بەڵام پارەی دەستگا ئەمنیەکان و پارەی دەستگاکانی کە نەهاتووە. بۆیە یەکێتی و پارتی بڕیاریان داوە کە ئەو بڕی کە هاتووە دابەشی نەکەن. ئەمەش بۆ ئەوەی کە بیانەوێت لەو ڕێگەیەوە گوشارێک لەسەر بەغدا بکەن. ینی بە زۆرێک دەتوانین بڵین کە ئەم جارەیان خەریکە دەسەڵاتی سیاسی کورد دەیەوێت پرسی موچە وەکو گوشارێک ئەم جارە ئەگەر جاران پرسی موچە گوشارێک بوو لەسەر دەسەڵاتی یەکێتی و پارتی دەسەڵاتی بورژوازی کورد ئەم جارە دەیانەوێت پرسی موچە لەلایەن دەسەڵاتی بورژوازی کوردەوە بکرێتە گوشارێک بۆ سەر بەغدا. ئەمە یەکێکە لەو ئاڵو گۆڕانی کە هەیە. بەڵام ئەمە ناحەقیقی گەورەیە ینی مادام موچە هاتۆ بۆ فەرمانبەرانی کوردستان و بۆ موچە دروست ئەوە بوو کە یەکێتی و پارتی هەز بە بەرپرسیارەتی بکەن لەو دۆخە سەختەی کە هەیە و ئەو موچەی کە هاتۆ بە موچە خۆران بەجیالەوەی موچەی فەرمانگەکانی کە هاتوویان نارەزگاکانی کە هاتوویان نارەزگای ئەمنی هاتوویان نا ئەبوو ئەو موچیان دابەش کرد باە. بەڵام وەکو هەر مەسایلەوەڕم وتت کە یەکێتی و پارتی پێکەوە بڕیاریانداوە بەڵام بەیاننامەی هاوبەشی هەردوو لامان بینیوە و بە تایبەتی یەکێتی کە ئەوان جەخت دەکەنەوە لەسەرەوەی کە داوا دەکەن کە ئەو پارەی کە هاتووەکو موچە بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. بەڵێ ئەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو حکومەتدا بەیەکەوە بڕیاریان لێداوە. بەڵام وەختێک زیادە بێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب
وەکو ڕیکلامێک وەکو کەمپینیشێتە پێشوەختی ڕاگەیاندن و بۆ ئەوەی کە خۆی بە بزوتنەوەی ناڕزایەتی مامۆسایانەوە هەڵبواسێ یا هۆکاری دابش نەکردنەکەی بە پلەی یەکەم خاتە سەر پارتی وەکو حیزب یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەشەیەوە دەکا کە دەبێ موچە لە کاتی خۆیدا بدرێ و لەگەڵی نین بەڵام لەو شوێنەی کە لە چوارچەوەی حکومەتدان و حکومەت بڕیاری داوە یەکێتی پارتی بە یەکەوە بڕیاریان داوەکە موچە دابش نەکرێت بە دلیلی ئەوەی کە دەیانەوێت ئەمەش بکەنە گوشارێک لەسەر دەسەڵاتی بەغدا نەکرد تەنانەت هەر بۆ مەسەلەی موچە و ئەمانە تەنانەت وەگەوەی کە لە بەرامبەر ئەو بڕیارانەی کە یەک لە دوای یەکانی کە لە بەغدا بەجێی دەسەڵاتی هەرێم دێ وەکو گوشارێک بەرەستیەوە بگرن دیارە لەو نێوەدا پارتی بە شیشێری بەردەکەوێت وە پارتی دەیەوێت کە هەموو مەسایلێکی ئێستا کە هەیە لە پەیوەند بە خەڵکی کوردستانەوە لە پەیوەند بە موچەوە لە پەیوەند بە هەر شتێکیکەوە ئێوێ لە چوارچێوەیەکی سیاسی بەئاڵێنێ لە چوارچێوەی سیاسی بەئاڵێنێ لەبەرەوەی خۆ لە بنەڕەتیشدا مەسایلەکە ڕاستە لایەنی سیاسی هەیە بەڵام ئەوەی کە بتەوێت تۆ موچەخۆران لەو ململانە سیاسیەدا بەکاربەری وەک ئەوان ببنە قوربانی ئەمە یەکێکە لەو کارەساتانەی کە یەکێتی و پارتی باکیان لێ نییە بەتابەتی لە ئێستادا کە تا ئێستا کە ئەمە هینە ئەمڕۆ وابزان دەگاتە نزیکەی 50 ڕۆژ موچەی مانگی دوو سەرف نەکراوە لە حاڵێکدا کە هەمومان دەزانین نرخی کەلوپەر لە بازار ئەژوی کە دەستی ناوەتە بینە قاقای خەڵک دەزانین کە بازار گرانیەکی یەکجار گەورە هەیە دەزانین کە موچەخۆران و فەرمانبەران سەرچاوی ژیانیان موچەیە ینی تۆ وەختێک خەریکە موچەی پێنادەی بۆ معنایە کە تۆ خەریکە هێواش هێواش خەریکە ژیانی لێدەسەمیتەوە خەریکە بەرەو مەرجێکی تەدریجی ڕاپێچی دەکەیت بۆیە بەڕاستی ناقیکی یەکجار گەورەیە ئەوە لایەنی جدی بەڵام من پێم وایە یەک لایەنی کەشەیە لایەنی کەشەوەیە کە یەکێتی و پارتی بەتابەتی پارتی ناڕەحەتی ئەوەیە کە بەغدا ڕێگە نادا خودی دابشکردنی موچە ئەگەر بەغدا بشینێرێ بەڵام هەرێم دابشی بکە یا هەژماری من ئەوەی کە ناوی هەژماری منە بانقێکە سەر بە پارتیە ئەو دابشی بکە پارتی زۆر هەوڵ دەدا لەوانەیە تا ئەم مەسەلەیە زۆر مەسائلی کەش چارە سەر بکە بەڵام ڕێگە نادەن پارتی دەیەوێ ئەو دەستکەوتەی کەزاران لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دەستی دەکەوت لە ڕێگەی بەتانکەرە نەوتەکانەوە دەستی دەکەوت ئەم زاریان دەیەوێت لە ڕێگەی بانقیەوە لە ڕێگەی هەژماری منەوە کە هەژمارێکی بانقیە پرسی دابشکردنی موچە بگرێتە ئەستۆی خۆی و لەو ڕێگەیەوە ئەو سوودەی کەزاران دەستی دەکەم ئەم زار لە ڕێگەیەکە دەستی بکەوێت بەڵام دەسەڵاتی مرکزی ئەم مافەشی لێ سندێتەوە ئەم مافەی لێ سندێتەوە ئەمەش ئەوەندەی کە بۆتە گوشار لەسەر یەکێتی و پارتی بەڵام دیارە بە دیاریکراوی پارتی زۆرتر لەژێر ئەو گوشارەدایە ینی خەریکە بەر لە هەموو لایەکەوە دەستیان دەبەسن لەوەی کا بتوانیت کارێ بکەن ئەوە لایەنێکی لایەنێکەشەوەیە کە فەرمانبەرانن لە کوردستان فەرمانبەرانیش لە کوردستان هیچ زۆرە ئومێدێکیان یا هیچ زۆرە بڕوایەکیان بە هیچ بەڵێنێکی پارتی یەکێتی نەماوە ینی کارنامە و ئەزمونێک کە فەرمانبەرانی کوردستان لە بەرامبەر دەسەڵاتی یەکێتی و پارتیدا هەیەە بە شوێنێک گەیشتووە کە هەموو تاڵە دەزوەکانی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵاتی پسڕاندووە خەڵک هیچ متمانەیەکی بە یەکێتی و پارتی نەماوە بۆیە خۆشخەیاڵن زۆرتر بەوەیە ئومێدیان زیاتر بەوەیە کە لە ڕێگەی بەغداوە لە ڕێگەی بەغداوە موچەکەیان پێ بدرێ بە قازانزی خۆیانی دەبینن تا لە ڕێگەیەوەی کە لە ڕێگەی هەژماری منەوە لانی کەم بۆ هۆیە زۆر ساکارەی کە ئەو سوودەی کە بانق مرکزیەکان وەری دەگرن وەک دەوترێ کەمترە لەو سوودەی کە هەژماری من دایناوە بەرحاڵ لە هەموو حاڵەتێکدا ئەمە هەڕەشەیەکی یەکجار گەورەیە جارێکی کە قوربانیەکانی مامۆسایان و فەرمانبەران و وانە بێژانی دانەمەزرا و کەسانێکن کە موچە خۆرن قوربانیەکەی ئەوانن بەڵام لە ڕوانگەی ئێوە ئەم بەهانەیە کە دەسەڵاتدارانی کوردستان دەیڵێن کە لیستی هێزە ئەمنیەکانی تیانە چەندێک حەق پێدراوە هیچ حەق پێدراو نییە بەپێچەوانەوە ناحەقیکی یەکجار گەورەیە مادام موچەی ئەچونکە ئەمە ئەگەر کەیسی ئەگەر بۆ نمونە موچەی فەرمانبەران هاتۆ دەبێت موچەی فەرمانبەران بدرێ ئەگەر کێشە هەیە لەگەڵ موچەی کێشە ئەمنیەکان ئەگەر کێشە هەیە لەسەر مەسەلەی دەستگاکانی کە ئەوە برژوازی کوورە توانێت لەگەڵ دەسەڵاتی فیدرالی ئەم کەیسە بەجیا چارە سەرکات و بیکاتە مناقەشە نەک ئەوەی کە لەو ململانەیەدا خەڵکی فەرمانبەران بازەکەی بدەن ینی تۆ کێشەت هەیە بۆ پارە بۆ دەستگای ئەمنی نەهاتووە بڕۆ لەسەر ئەم کەیسە لەگەڵ بەغدا بکەوە گفتوگۆ خۆ و کێشەی خۆت وەکر کامێک لەو کێشانەی کە هەیە بەڵام ئەو مافەیان نییە کە مادام بۆ دەستگا ئەمنیەکان نهاتووە دەست بگرێ بە قوتی خەڵکەوە و موچەیە کە بۆ فەرمانبەر هاتووە دەستی بەسەردا بگرێ بەڕاستی ئەمە یاریی یەکجار ترسناکە کە
لە بەرامبەر مامۆستایان و فەرمانبەراندا دەیکەن. بەڵێ دوێنێ گوێم لە هێمن هەورامی گرت ئەو هەر دەگەڕانەوە بۆ ئەوەی کە هۆکارەکە حکوومەتی ناوەندی بەغایە، حکوومەتی هەرێم ڕەبتی بەم کێشەی موچەیەوە نییە، ئەوە حکوومەتی بەغایە کە ئەم بودجەیەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڕیوە. ئەمان پابەندی ئەو یاسا و بڕیار و ڕێکەوتنانە بوون، بۆ نمونە نەوتیان تەسلیم کردوێتەوە و زۆر شتی تریش بەگوێی حکوومەتی ناوەندیان کردو، بەڵام ئەوان پابەند نابن و بڕەموچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێرن. لە ڕوانگەی ئێوە حەقلای حکوومەتی ناوەندیە یان لای هەرێمی کوردستان؟ تاوەندەی بە هەق دەگەڕێتەوە، حەق لای هیچ کامێکیان نییە. هەردوو لە سەڵاتەکە دوو لە سەڵاتن لەسەر مژینی خوێن و جەستەی خەڵکی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش خەریکن بەهرە بەرداری دەکەن، ئەمە هیچ کامێک حەقیان لا نییە. بەڵام مەسەلەکە لە پەیوەند بە موچەوە بەڕاستی پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە، ینی خەڵک داوای حەقێکی سادەی خۆی دەکات، ینی هەتا شتێکی زیادەی داوا نەکردووە، ینی هەتا خواستێک نیە. ئێستا ئەگەر مامۆستایان و فەرمانبەران داوای پلەبەرزکردنەوە بکەن، ئەگەر داوای زیادکردنی موچەکانیان بکەن، ئەگەر داوای هەلومەرجێکی باشتری کارکردنیان بکەن، ئەگەر داوای گۆڕینی مەنهەجەکان بکەن، ئەمانە کۆمەڵێک خواستن کە دەکرێت هەمیشە مامۆستایان و فەرمانبەران و دامودەستگاکان هەیان بێ. بەڵام موچە حەقێکی بێ ئەولاولایە کە دەبێت لە کاتی خۆیدا بدرێت، ئەنی هیچ پاساوێک هەڵ ناگرێت. ئەمە لایەنێک لایەنێک شکاوی کە هێمن هەورامی دەڵێ هەموو ئەوانەمان جێبەجێ کردووە، خودی دەسەڵاتی بورژوازی فیدرالی لە عێراقدا پێچەوانەیەوە دەڵێ تا ئێستا بەپێی ئەوانەی کە هەیە و تەتا بەپی چاودێرانی سیاسیش نەکرد ئەو دیعانەی خۆیان هەموو کە زانن تا ئێستا یەک تاکە بەرمیل نەوتی هەرێمی کوردستان نەدراوە بەرە سەڵاتی بەغدا، تا ئێستا هیچ وردبرنیەک نەکراوە، تا ئێستا لستی کادرانی بندیوار لە چوارچێوەی لستی فەرمانبەراندا هەیە کە ولیسان فەرمانبەرانی واقعی خەریکن باجەکەی دەدەن. خۆ بەشێک لە نیگەرانەکانی یەکێتی و پارتی لە مەسەلەی پرسی موچەدا ئەوەیە کە بڕینی پرسی موچە ینی بە یەکلابوونەوەی پرسی موچە لەگەڵ بەغدا یا بە وردبینیە کە لە لستی موچەکاندا دەکرێت لەشکرێکی گەورەی بندیوار کە هیچ کارێکیان نییە موچە وەردەگرن کۆتایی پێدێ. ئەمەش تەمان کاریگەری هەیە لەسەر هەتا لەسەر هەڵبژاردنەکان لەبەرەوەی بەشێک لەو لەشکرە گەورەی کێچێتی و پارتی هەیەە و ماگانە لە قوتی خەڵکی کوردستان موچیان پێدەدرێ. ئێستا ئەگەر بکەوێتە موچەکەیان ببڕدرێ ئەو کاتە ئەمانە وەک ئەو لەشکرەی کە هەمیشە لە ململانەی نێوان پارتی یەکێتیدا بەرەسەوە دەگرێ نامێنێ بۆ یەکێکشکە لە نیگەرانەکانیان ئەوەیە. بەڵام لە هەموو حاڵەتێکدا لە ئێستادا من پێم وایە ئەگەر جاران بە پلەی یەکەم دەسەڵاتی یەکێتی و پارتی بەرپرس بوو ئێستا دەسەڵاتی بەغدا بەرپرسە، ینی هەتا دەتوانم ئەوەش بڵم لەمە دو بزوتنەوەی ناڕزایەتی مامۆستایان و فەرمانبەران لە کوردستاندا بە هەمان ئەندازەکە ڕووی لە دەسەڵاتی یەکێتی و پارتی هەر دەبێ ببێ و هەیە، بەڵام بە هەمان ئەندازەش دەبێ ڕووی لە دەسەڵاتی بەغداش بێت. لەبەرەوەی ئەمان خەریکن ئەم جارە لە ململانەی هەردوو لایەنە خەریکن دەبنە قوربانی، خەریکن لە ململانی هەردوو لایەندا موچیان مەحروم دەکرێن لەوەی کە موچە لە کاتی خۆیدا وەربگرن. بۆیە دەبێ ئەم جاریان بە بۆچوونی من بە تایبەتی کە ئێستا خەبەری هەواڵی ئەوە هەیە کە بەشێک لە فەرمانبەران و دایرەی هاتوچۆ ئەوانە بە تایبەتی لە زۆنی سەوزدا هەڕەشەی ئەوەیان کردووە کە ئەگەر موچەکانیان دابەش نەکرێ بە زووی جاریش کە دەستدەنەوە بە بایکۆت و خۆپیشاندان و ناڕزایەتی دەبرن لەسەر ئاسی شەقام کە دیارە مافێکی بێ ئەولای خۆیانە ئەو کارە بکەن بیکەن. بەڵام ئەم جاریان بەڕاستی دەبێ ڕووی لە هەردوو لایەکەی بێ. ئەگەر جاری پێشوو گوشاری مامۆستایان و بزوتنەوەی ناڕزایەتی لەسەر شەقامدا توانی هەم پشتیوانی کۆمەڵگە بۆ خۆی ڕاکێشێ، هەم بەغدا بخاتە ژێر فشارەوە، هەم دەسەڵاتی پارتی تووشی تەکان بکە و هەم وای لێ بکات تەنانەت دادگای فیدرالی بڕیار لە بەرامبەر ئەوەدا دەرکە. ئێستا ئەم جاریان لە دۆخی ئێستادا ئەم جاران فەرمانبەران ڕاستەخۆ لەگەڵ دەسەڵاتی بەغداش ڕووبەڕوون، بەڵام دیارە یەکێتی و پارتی لە بنێوەدا بە تایبەتی پارتی دەیەوێ ئەوەی کە دوێنێ هێمن هەورامی دەڵێ دەیەوێ ئەم جارە ئەم بزوتنەوەی ناڕزایەتی کە ئەگە قەرار بێ دەست پێ بکە وەک هەیە دەیەوێ ئەم جارە لەسەر لە ڕوبەڕووبوونەوەی خۆیان بیگوازێتەوە بۆ ڕوبەڕووی بەغدای کاتەوە بۆ ئەوی شانی خۆیان خاڵی بکەنەوە. لەلایەن دەسەڵاتدارانی کوردستانەوە کە ئێستا بودجەی و موچە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لای بەغایە و حکوومەتی هەرێمی کوردستان توانای دانی ئەم موچەیی نییە لە بەرەوەی کە سەرچاوەداراییەکان لە بەغانە. بەڵام بۆ چوونێکی تریش هەیە کە دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان توانای هەیە موچەی فەرمانبەرانی خۆی بدە. ئێوە چەندێک پێتان وایە ئەمە دروستە؟ ئاخۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هاتو ئەو موچەش لە بەغاوە نەهات حکوومەتی هەرێم دەتوانێت موچەی فەرمانبەران بدات؟
بەڵێ خۆیەکێک لە کێشەکانی نێوان بەغدا و هەرێم لەسەر مەسەلەی بوو زۆک مەسەلێکە ئەوەیە کە بەپێی بڕیاری دادگای فیدرالی ئەوەیە کە دادگای فیدرالی یا دەوڵەتی مرکزی خەریکە بودجەی هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی ئەوە دەنێرێ کە بەشێکی دەنێرێ بەشێکی ئەوە پەیوەندی بە داهاتە نانەوتیەکانەوەیە کە لە کوردستاندایە ینی بەشێک لەو داهاتانەی کە لە کۆمەلگەی کوردستاندا پێک دێ لەگەڵ ئەو داهاتانەی کە لە بەغدا هەیە دەبێتە یەک بودجەی دیاریکرا بۆ هەرێمی کوردستان. بەڵام دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا ئەم دەسەڵاتە نانەوتیانەی خۆی مەسلەی گومرگەکانە باجە ڕسوماتە ئەزام داهاتی بەشێک لە دایرەکان خۆیەتی خۆ ئەوانە ناگێرێتەوە بۆ بەغدا تا ئێستا نەیگێڕاوەتەوە بۆ معنایە دەسەڵاتی سیاسی هەرێم پابند بەو بەڵێنانە نەبوو کە لەگەڵ بەغدا هەیەتی ئەمە لایەنێکیکە خودی ئەو داهاتانەی کە هەیە لە کۆمەلگەی کوردستاندا بێگومان بەشی موچەی فەرمانبەران دەکات بە ئاسانی بەشی موچەی فەرمانبەران دەکات بە پێ خودی ئەو ئامارانەی کە خودی بەرپرسانی دەسەڵات ینی خودی بەرپرسان و خودی میدیاکان لە میدیاکانی دەسەڵات و دەرەوەی دەسەڵات هەموو ڕۆژەڕای دەگەێنن کە داهاتی خاڵە سنووریەکان چەندە باج و سەرانە چەندە داهاتی بەشێک لە دایرەکانی ئەوانەی کە خۆیان داهاتیانەیە وەکو هاتو چۆ و وەکو تاپۆ وەکو زۆر شوێنی کە ئەموو ئەمانە بەڵام خۆ هەموو داهاتانە ناچێت نێو خەزیێنەیەکەوە کە خەزیێنەی حکوومەت بێ و حکوومەتیش بێ لەو خەزیێنەیە موچەی خەڵکی پێ بدە بەڵکە یەکێتی و پارتیار کامێک لەوانە دەستیان بەسەر ئەو داهاتانەدا گرتووە بۆ لەشکرەکانی خۆیان بۆ دەستگا میدیاگە زەبەلاحەکانی خۆیان بۆ کادرانی خۆیان و بۆ لایەنەکانی کە ئەگەر نابڵێ ئەو قسەی کە لە نێو خەڵکدا هەیە کە دەسەڵاتی هەرێم بێ بەغداش دەتوانێت موچە بدا منیش پێم وایە بەڵێ دەسەڵاتی سیاسی هەرێم ئەگەر واز لەو دزیە بێنێ ئەگەر زواز لەو نەدا عەدالەتیە بێنێ و ئەگەر تەنانەت بە ئەندازەی سەرەدەرزیەک ژیان و گۆزەرانی خەڵکی کوردستان بەگشتی و بەتابەتیش موچەخۆرانی بۆ گرنگ بێ دەتوانێت لەو داهاتەی کە لە کوردستاندا خۆی هەیە و دەست یەکێتی و پارتی دەکەوێت دەتوانن موچەی مانگانەی مامۆستایان و فەرمانبەرانی لە کاتی خۆیدا پێ بدەن. هەر لە ڕۆژانی ڕابردوودا کە سەروبەندی هەڵمەتی هەڵبژاردنەکان خەریکە شکڵ دەگرێت بەشێکتر لەلایەنەکان ئاماژە بەوە دەدەن کە ئەوان دەتوانن ئەگەر بێنە دەسەڵات موچەی فەرمانبەران بدەن بۆ نمونە ڕەوتی هەڵوێستە ئاماژەی بەوەداوە نەوەی نوێ تەنانەت توێتی ئەگەر ئێمە موچەکانمان لە کاتی خۆیدا نەدا لە سێدارەمان بدەن. ئەمە پرسم کە ئەم پرسە بۆ وای لێ هاتووە و ئایا ئەمە شەفافیت و ڕاستگۆیی ئەم لایەنانەی ترە کە بەم یەقینیەوە ئاماژە بە دانی موچەی فەرمانبەران دەکەنیان ئاماژەی بە چی شتێک؟ ڕیاکاریەکی ئاشکرایە ئەوە زۆرتر بۆ ئەوەیە کە دایانەوێ ئەم ڕەوەندی ناڕزایەتێک کە خەڵکی کوردستان بەرەسەڵاتی هەیە بە هەڵبژاردننی هەیە دایانەوێ خەڵکی کوردستان ئەگەر انتخابات و شترا خەڵکی کوردستان ڕاپێچیەوە بکەن و ئەمانەش دەکەنە بەڵێنێک بۆ ئەوە بەڵام خودی ئەوانە زۆر باش دەزانن هەتا ئەگەر هەڵبژاردن بکرێت و هەر کامێک لەو هێزانەی وەکێ ئۆپۆزیسیۆن بەتابەتی کە و بانگەشانیانەیە ئەگەر بێنە دەسەڵات و یەکی 50 کورسیش بێن خۆ ناتوانن داهاتی کوردستان بگرنە دەست خۆیان ناتوانن بیکەن بەرەز خۆیانی خۆ نەیەکێتی نە پارتی ئامادەنین نەهێزی ئەمنی نەهێزی چەکدار نەهێزی هەواڵگری نەهێزی دژە تیرۆر نەهێزی دەمامکدار داهات سەرچاوە خاڵە سنووریەکان ئامادەنی تەسلیمی هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆنی بکەن ئەمە حەقیقەت و ئەلفوبایەکە ئەگەر هێشتا ئەمانە دەیانەوێ و فریکاریە بکەن من پێم وایە خەڵکی کوردستان لەو بارەیەوە زۆر هوشیارتر لەوەیە و ئێمە ئەزمونیشمان هەیە لەو بارەیە خۆ ئێمە هەمووان دەزانین لە ساڵی 2009دا بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردندا 24 کورسی هەنا لە زۆنی سەوز بوو بە هێزی یەکەمی زۆنی سەوز بەڵام نەدا هاتی زۆنی سەوزی کەوتە دەسا بانگەشەی موچە پێبدانی پێ بکە نە ئەو بانگەشەی کەوتی ئەگەر چوینە دەسەڵاتەوە ژنان لە ماڵان خانم پارەی خانمانە دەبڕینەوە نەیت شتێکی کەشی پێکراوە نە دەسەڵاتیشی وەرگرت پۆستیان پێدان پۆستی بێرە سەڵات پۆستێک کە خەریکە لە ژێر چوارچێوە و هەیمەنەی دەسەڵاتی سیاسی ئەو زوونەدا دەیەوێت زوڵە بکە هیچی کەیان پێ نەکرا بۆیە ئەم بانگەشانش کە ئێستا بەشێک لەو ڕۆتە تازانە بۆ کەمپینێکی انتخاباتی دەیکەن فریوکاریەکی بێئەندازە ئاشکرایە خۆشیان زۆر باش دەزانن کە ئەم شتە ئیمکانی نییە هەر بە خودی بانگەشەی خودی ئەمانە ئەگەر تەماشا بکەی ڕەوتی هەڵوێست و کەسێکی وەک عەلی حەمە ساڵح بیزانە ساڵە خۆ مەلەف نیشان دەنات و لە دادگاکان و لەکوێ و لەکوێ باسی دزی و تاڵانی ئەمانە بە بەڵگەوە ئەوەی کە دەستیان پێ دەگا هێناویانە ئایا توانیوێتی کارێ بکە ئایا توانیوێتی یەک زەڕە کاریگەری لەسەر دەسەڵاتی یەکێتی و پارتی هەبێ بۆ ئەوەی کەمتر دزی بکەن
بۆی دزی بە سیستەم کراو کەمتر بکەنەوە بۆی بەشێک لەو داهاتانەی کە دەدەزرێ بە ڕێگەی ئەوەی کە هەم سوارچەوەی یاسەیان پێداوە هەم ئەوەی کە بە قاچاق خەریکن دەیکەی بیژێڕێتەوە بۆ خەڵک تەمە هیچ کامێک لەوانەی نەکردووە بۆیە ئەمانە ئەمە یەکەم شت ئەوانە ئەگەر بگەنە دەسەڵاتیش کە ناگەن ناتوانن دەستیان لە دەسەڵات گیر بێت هەتا ئەگەر چەندین کورسیش بێنن ئەوان دەتوانن پۆست وەربگرن بەڵام دەسەڵات و مالیە و هێزی چەکدار و ئەوانە بۆ ئەوان نابێت لە دۆخی سیاسی کوردستان شیوە ممکن نییە زۆرتر ئەمانە کەمپینێکی تەبلیغاتیە کە دەیانەوێت بیکەن بۆەوەی کە بتوانن لەو ڕێگەیەوە بەو فریوکاریە دەنگی زیاتر بێنن یا کورسی زیاتر بێن و لەو چوارچێوەشدا زۆرتر دەستیان بەو چێکە بگات و ئەوەندەی کە قەڵاوتر و قەڵاوتر ببن و لەو هەر دزی و تاڵانێکی چێتی و پارتی دەیخۆنەوان بەشیان زیاتر بێت ئەگەر ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە ڕێگەچارێک نەبن بۆ ئەوەی کە فەرمانبەران بە موچەکانیان بگەن و ئاماژەتان بەوەدا پێشتر کە ناڕەزایەتیەکان تەنها ڕووی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەبێ بەڵکو بەغداش بێ بەڵام چ ڕێگەیەکی تر هەیە فەرمانبەران چی بکەن بۆ ئەوەی کە لانی کەم موچێک کە هاتووە و بڕیارە بە سەرانەدا بەش بکرێت کە سەرەتایترین مافی هەر کرێکار و فەرمانبەرێکە پێی بگات وەک دوا پرسیار ڕێگە چارەکەی هەرەوەیە کە هەر ئەو ڕێگەی کە جاری پێشوو گرتیانە بەر ماوەی نزیکەی 5 مانجێک مامۆستایان و وانەبێژان بە پشتیوانی بەشێک لە خەڵکی کوردستان توانیان ببنە گوشارێکی یەکجار گەورە گوشارێک تا ئەو ڕادەیە کە لەلایەکەوە دەسەڵاتی زۆنی سەوزی هەموو ڕۆژە ڕیسوا کرد کە خەریکە موچەنادا دەسەڵاتی زۆنی زەردی تەکاندا تا ئەو ڕادەیە کە لە بەرامبەر بانگەوازی خۆپیشاندانێکی زۆر سادەی حیزبی شوعیدا هەموو منتیقەکەی میلیتاریزە کرد تا ئەو ڕادەیە کەوای کرد کە سەرنجی کۆمەلگای عراقی و بەغدا بۆ مەسەلەکە ڕاکێشێ تا ئەو ڕادەیە کە توانی کە دادگای فیدرالی ناچار بۆ کا بڕیار بدا تا ئەو ڕادەیە کە توانی ڕۆژ بەڕۆ پشتیوانی بۆ خەڵک بەرز بێنێ بۆیە ڕێگەکە هەر ئەوەیە کە جارێکیکە ئەم بزوتنەوەی ناڕزایەتی کە 5 مانجی ڕابردوو لەسەر شەقام مایەوە ئەم بزوتنەوەی ئەم جارە بە کەڵک وەرگرتن لە ئەزمونونەکانی پێشووی بێتەوە سەر جاددا ببێتەوە بە گوشار و بێتە ئەم جارە وەگوتم گوشارەکانی بەجیالەوەی کە لەسەر دەسەڵاتی چێتی و پارتیە بێ وەکو جاری پێشوو بیکە وەرەبێ بەشەکانێکی کۆمەلگا پشتیوانی بن هاوکات دەبێ ئەو گوشارە ڕوو لە بەغداش بکرێ یعنی ئەم جارە بێ یاداشتەکانیان کۆبوونەوەکانیان ناڕزایەتیەکانیان دروشمەکانیان گفتوگۆکانیان هەر شتێک کە هەیەە دەبێت لە بەرامبەر هەردوو ئەو دەسەڵاتانەدا بەرەستەوە بگیرێت و دەبێت ئەوە ڕابگەێنن کە ئەمان نابێ هیچی کە ببنە قوربانی نێوان ململانی نێوان دەسەڵاتی بەغدا هەرێم تاکە ڕێگە و تاکە ڕێگە تەنها ئەوەیە کە بزوتنەوەی ناڕزایەتی لەسەر لە خوارەوە و لەسەر شەقام و لە ڕێگەی کۆبوونەوە لە دەوری یەکتر لە ڕێگەی هاو ئاهەنگی لە مابینی مامۆستایان و وانەبێژاندا لە ڕێگەی نزیکبوونەوەی زیاتری نێوان فەرمانبەران لەگەڵ یەکتری هاو ئاهەنگی نێوان شار و شارچەکان لەگەڵ یەکتری بەرینکردنەوە و فراوانکردنی زیاتری هەوڵدان بۆ گواستنەوەی ئەم ناڕزایەتی و شکاندنی ئەو تەوقەی کە لە سۆنی زەردا هەیە لەسەر مامۆستایان و فەرمانبەران ئەوانە ئەو هەنگاوانن کە دەتوانێت ببێتە ڕێگەیەکی یەکجار کارساس کە بتوانێت ببێتە گوشارتەنان ئەو موچەیە کە بۆ فەرمانبەران هاتووە ناچار بن دابەشی بکەن ئاخر قسەش ئەوەیە دەبێ بزانین خۆش 5 مانجی ڕابردوو کە ئەم هەموو مامۆستایان و ناڕزایانیان لەسەر شەقام بوون ئەم هێز ئۆپۆزیسیۆنانە لەکوێ هاتن پشتیوانیەکی بەکردەوە لە مامۆستایان و خۆپیشاندانیان بکەن لەکوێ کردیان جگەل لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان کە لە یەکەمین ڕۆژەوە وەکو لایەنە حیزبیەکەی وەکو ڕێکخراوەی جەماوەری وەکو کادرەکانی وەکو هەڵسوراوەکانی لە نێو خۆپیشاندانەکان و دەوریاندا بوون قسەکەریان بوون ڕێنوێنیکەریان بوون پشتیوانیان بوون لەگەڵیان و بێزگە لەوان کام حیزب و لایەنیکەی بەنێو ئۆپۆزیسیۆن لە نێو ئەو خۆپیشاندانانەدا بەو جۆرە ڕۆلیانە بوو نەیان بوو بۆیە ئەم جارە شەر دەبێ خەڵکی کرێکار و زەحمەت پێشوە مامۆستایان و فەرمانبەران بەتایبەتی دەبێ پشتیوان پێش هەموو شتێک پشتیوانی بەهێزی ڕێکخراوی خۆیان بکەن پشتیوانی بە بەردەوام دەستدەنەوە بێنەوە سەر شەقامەکان و خەڵکی کوردستانی پشتیوانیان لێ بکات بێگومان حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانیش وە کەمی شام زارش لە ڕیزی پێشەوە لە کەناریاندا دەوەستێ بۆ ئەوەی کە هەم بۆ موچەکانیان و هەم بۆ باشکردنی ژیان و گۆزاران و خواستەکانیان پشتیوانیان دەبێت. عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوە بێ پێشەوە زۆر سپاس کا لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون.
زۆر سپاس بۆ ئێوە جارێکیکە و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ کار بژین. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتو بن. جەنگی ئیسرائیل فەڵەستین و بەرەی سێهەم بە درێژایی 10 ساڵ لە مێژووی داگیرکاری فەڵەستین و